بازاڕی دراوی ئێران خراپتر لە ڕابردوو تووشی داڕمان بووە بە تایبەتی گەڕی نوێی سزاکانی ئەمریکا بۆ سەر بانکەکانی ئەو وڵاتە بەهای $800 لە 2,500,000 تومەنەوە گەیاندا سەرۆی 3 ملیۆن تومەن. پێگەی ئێکۆنۆمیست سەبارەت بەم بارودۆخەی بازاڕی دراوی ئێران راپۆرتێکی نوێ بڵاو کردەوە ڕایگەیاند هۆکاری سەرەکی داکەوتنی بەهای تومەن لە بەرامبەر دۆلار دەگەڕێنێتەوە بۆ چەندین هۆکار کە بریتین لە سزاکانی ئەمریکا، داکەوتنی نرخی نەوت، کورتهێنانی بودجەی ئێران با بڕی 3,200 ملیۆن دلار کە بە واتای لاسەنگی تەرازوی بازرگانی لە وڵاتە دێت بە جۆرێکە لە ماوەی 6 مانگی یەکەمیان ساڵدا ئاستی هەناردە نانەوتیەکانی ئێران با بڕی 13.6 ملیارد دلار بۆ ئاستی هاوردەکانیشی بە بڕی 16.8 ملیارد دلار بووە. جگە لە هەموو ئەمانەش تەشە نەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتە هۆکارە سەرەکیەکانی داکەوتنی بەهای تومەنن. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی پێگەی ئێکۆنۆمیست هاتووە لە ساڵی 2008ەوە بەگشتی بەهای تومەن لە بەرامبەر دۆلار دەستی بە داکەوتن کردووە و سیاسەتەکانی بانکی ناوەندی ئێران و حکوومەتیش نەیانتوانیوە تاوەکو ئێستا بازاڕەکانی دراوی ئەو وڵاتە ڕێک بخەنەوە. تەنانەت دوای خستنە بازاڕی بڕی 15 ملیارد دلار بودجە لەم ساڵدا بۆ ناو بازاڕەکانیش. بەمەش ئاستی هەڵاوسان لە وڵاتە هەڵکشانی تۆمار کردووە و لەم ساڵدا گەیشتووەتە لە 34.4 کە زۆرترین ئاستە لە مێژووی ئێراندا. پێگەی ئێکۆنۆمیست پێشبینیەکانی لەسەر ئابووری ئێرانیش بۆ چەند ساڵی داهاتوو بڵاو کردەوە ڕایگەیاند کورتهێنانی بودجەی ئێران بۆ ساڵی 2020-2021 با ڕێژەی لە 8.4 زیاتر دەبێت و ئاستی داهاتە نەوتیەکانیشی با ڕێژەی لە 150 کەمتر دەبێتەوە و بازاڕی دراوی ئەو وڵاتەش تا ئەو کاتەی کە سزاکانی ئەمریکا لەسەر ئێران لا نەدرێت بەردەوام دەبێت لە ناجێگیری. دەنا فەریقی، کوردستان 24.